ڕۆژی 20 مانگە لە شاری سلێمانی دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی بە ئامادەبوونی ژمارەیەک لە چالاکانی فەرهەنگی گفتوگۆیەکی کراوە بەناونیشانی چیرۆکی کوردبوون لە نێوان بێدەوڵەتی و دروستکردنی کاریگەری نێودەوڵەتی و دیپلۆماسی و کللتوری وەک ڕێگە چارە بەڕێوەچوون. ئەم ناونیشانە لە توێژینەوەیەکی ئەکادیمی بۆ ماستەرنامەی سۆران نەقشبەندیەوە وەرگیراوە بۆ قسەکردن و وا گفتوگوی زیاتر لەبارەی کللتور و هێزی نەرمی کللتوری و کاریگەری لەسەر کۆمەڵگە و ناسنامە ئێمە میوانداری کاک سۆرانمان کردو. کاک سۆرانم کاتت باش بەخێر بێت. خۆشحاڵم کەمڕۆ بێکەوە لێرە لەسەر ئەم پرسە گرنگە باوەڕێز بۆ جەناب انی تەلەڤیزیۆنی زوومیش زۆر سپاس. کاک سۆران سەرەتا پێم خۆشە باسێکی کللتوری دیپلۆماسیمان بۆ بکەیت و ڕوونکردنەوەمان لەسەر ئەم چۆکە بۆ بکەیت. بەڵێ وەکو جەنابتان ئەزانن کە دیپلۆماسی کاتێک سەر هەڵەیە بۆ ئاڵوگۆڕی نەتەوەکانە بە دەرەجەی یەکەم پێشەوەی کە وڵاتێک لە ئارایە هەبێ پێشەوەی کە چوارچێوەیەکی دەوڵەتی بۆ نەتەوەکان لە ئارایە هەبێ ئەم دیپلۆماسیەتە لە دێر زەمانەوە سەری هەڵاوەکەواتە ڕێگ و ڕیشەی پەیوەندیەکانی نێوان نەتەوەکان لە ڕێگەی دیپلۆماسی کولتوریەوە بووە نەک لە ڕێگەی دیپلۆماسی سیاسیەوە. ئەمەش چییە بۆ زیاتر گەیاندنی دەنگ و ڕەنگ و وێنای ئەو نەتەوەیە بە نەتەوەکانی کە و دروستکردنی پردی پەیوەندی ئاڵوگۆڕی کولتوری و باگراوندی کولتوری لە نێوان نەتەوەکانە تاوەکو سوود لە یەکتری وەرگرن. باش ئێوە کاک سۆران ماستەرنامەیەکتان لەسەر ئەم بابەتە نووسیوە. ئەگەر بکرێت باسێکی گرفتەکانی نێو توێژینەوەکەمان بۆ بکەیت. بەڵێ ئێمە لە سەر ئەساسی ئەوەی کە با بڵێن هەردەم لە کێشەکانەوە دەست پێ یەکەین ئەو کێشە ئەساسیەکی ئێمە هەمانەوەکو نەتەوە بەداخەوە گیر و گازێکی زۆر زۆری لەسرە بە درێژایی مێژوو ئێمە بینیومانە کە هیچ هەنگاوێکی بەرهەمداری ئەو تۆ لە چوارچێوەی بنیادنانی دەوڵەتێک بۆ نەتەوەیەکی گەورەی وەکو نەتەوەی کورد سەرکەوتوو نەبووە ئەگەریش هەبوو بێت سەرکەوتوو نەبووە یاخود هەر نەبووە. ئێستا ئێمە ئەتوانین لە ڕێگەی با بڵێن ئەو کێشانەی کردنە و بابەتەکانە و لە ناو توێژینەوەکەیە باس کراوە ئەوەیە کە ئێمە لەم چوارچێوەیە بۆ نەمانتوانیەوە بە درێژایی مێژوو بگەینە ئەو نەتیجە دڵخوازانەی کە نەتەوەی کورد دەیەوێت. بۆیە لێرەوە ئێمە بە باشمانزانی کە کارێکی جدی لەسەر ئەو بوارە بکەین و دەستی کاری هەموو نەتەوەکە لە یەک پرۆژەیە کۆبکەینەوە کە ئەویش پرۆژێکی نەتەوەی ئێوە نای براندینکردن بۆ نەتەوەی کورد لە دەرەوەی خۆمان چکە ئەوەی کە هەیە ئێمە لە ناو خۆمانە ڕەنگە کاری کولتوری و کاری ئاڵوگۆڕی کولتوریمان زۆر کرد بێت بەڵام ئەمانە زیاتر لە چوارچێوەی هەرێمیە ماوەتەوە لە چوارچێوەی نێودەوڵەتی جێگەی نەگرتوێتەوە. بۆیە ئێمە لێرەوە بە باشمانزانی کە بچینە ناو ئەو ڕێگا چارە و ئەو دەریچانەی کە نەتەوەیەکی باگراوندداری کولتوری وەکو کورد بەو ڕێژە زۆرەی کە وەکو من لە زۆر شوێنە باس ڕێگە چارەکان بەڵێ ئەو ڕێگە چارانەی کە ئێمە پێی گەیشتوین ڕاستیە ئەو شوێنانەیە کە ئەو دامەزراوە نێودەوڵەتیانەیە کە تاوەکو ئێستا کورد دەستی بۆ نەبردووە و وجودی تیان نییە و کاریگەری تیا دروست نەکردووە. ئەمەش لە ڕێگای ئەو دامەزراوانەی سەر بە نەتەوەیە گرتووەکانە کە خودی نەتەوەی گرتووەکانەوە دەست پێکات هەتاوەکو سەرجەم ئەو ئاژانسە نێونەتەوەیانەی کە سەر بە دامەزراوەی نەتەوەیە گرتوەکانن لە دنیاە. جەنابتان ئەزانن کە ئەو ئاژانسانە هەریەکەیان بۆ بوارێکی تایبەت دامەزراوە و تەقوی بوارێکی تایبەتەکە لە نێو میلەتانی دنیاە. لە ڕاستیە ئەو شوێنەی کە ئێمە پێی گەیشتوین وەکو ڕێگا چارە ئەتوانین ئێمە کۆمەڵێک چوارچێوەی نێودەوڵەتی هەیە بۆ براندینکردن بۆ نەتەوەیەک بەکاریان بێنین. باشە کاک سۆران هەزناکی جۆرێک لە قۆڕەخکاری هەیە ئەو شوێنانەی کە ئەو لایەنانەی کە دەستگا کللتوریەکان بەڕێوە دەبن زیاتر قۆڕەخیان کردو بۆ بەستەکانی خۆیان بەکاری دێن. با ناوی نەنین قۆڕخکاری بەڵام ئێمە کێشەکە ئەوەیە کە ڕەنگە هەنگاوەکانمان زۆر ئەگەر جدیش بوو بێتن زۆر با بڵێن دەستە جەمعی نەبوو بێ کۆدەنگیەکی گشتی لە نێوان نەتەوەی کووردا دروست نەبوو بێ. من هەموو جارێک باسی نەتەواکەین مەبەستمان تەنها هەرێمی کوردستانی وەکو نەتەوەی کورد لە هەر چوار پارچەکە و ئەو پارچە گەورەیەشی کە زیاتر لە 15 میلیۆن کورد لە دەرەوە ئەژین لە دیاسپۆرا ئێمە پێویستەکە ئەمە دەنگێکی نەتەوەی دروستکەین و وێنایەکی نەتەوەی دروستکەین بۆ ئەم نەتەوەیی کە تاوەکو ئێستا ئەو دەنگەی نەبووە. بۆیە ئەمە ڕێگا چارەکانی لە خۆی لە چوارچێوەی گێڕانەوەی چیرۆکەکانمانە بینێ دۆکو لە ناونیشانی بابەتەکە شاجەنابێت ئاماژەت پێدا و ئەم گێڕانەوانە بە چی ئەکرێت لە ڕاستی ئەم گێڕانەوانە بە سوپاس بۆ ئەو سیاسیانەی کە زۆر دەمێکە لە ناو چوارچێوەی سیاسیە کاری دیپلۆماسی بۆ نەتەوەی کورد دەکەن بەڵام بەداخەوە ڕەنگە هەنگاوەکانیان زۆر سەرکەوتوو نەبوو بێت چکە نەیانتوانیوە ئەم دەنگ و ڕەنگە بگەێنن و چیرۆکەکانمان بگەێنن بە دەرەوە. ئێمە
چیرۆگەلێکمان هەیە کە زۆر تایبەتە لەسەر ڕووی زەویە لە هیچ شوێنێ نایدۆزیتەوە لە کوردستانە نەبێت لە ژیان دۆستی لە ژینگە دۆستی لە ژن دۆستی لە پارێزگاری و مانەوە کە گرنگترین ئەساسیترین شتەکانە کە ئێمە پێویستەکە براندینی بۆ بکەین لە دەرەوە نەتەوەیە کە چەند جار هەوڵی لە ناوبردن و خاپورکردنی دراوە بەڵام هێزێک هێشتێتیەوە کە ئەویش هێزی کولتورەکەی و ئەو باگراوندە گەورەیەتی کە هەیەی بۆیە ئێمە ئەم سەرمایە گوزاریە لە ناو ئەم کولتوریا بکەین و ئەم هەوڵە گشتگیرە بە هەموو دام و دەستگا حکومی و ناحکومی و میدیاکانەوە بکەین بۆ نمونانی کشتی بەسیتە پێ ئەڵم کە وەکو سەرەتایەک بۆ دەستپێکردنی ئەو شتە ئێمە تا ئێستا ژمارەیەکمان نییە بۆ نەتەوەی کورتکایە چەند کەسین لە ڕاستیە و ئەم دەنگە کە باسیەکەین لە دەرەوە بە ناوی چەند کەسەوە ئێمە قساکەین بۆیە خۆشببختانە لە ئێستاە لە دوای ئەلانکردنی ئەو پرۆژەیە لە دامەزراوی ڤژن بۆ لە کۆڵینەوەی استراتیجی بە ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر لە دامەزراوە حکومی و ناحکومیەکان خەڵکانی کاتیمی بڕیان لەوە دراوە کە هەنگاوی جددی بنرێت لەو بوارانەوە بۆ هەموو ئەو ڕاستپاردۆ پێشنیارانەی کە لە چوارچەوەی پرۆژەکەیە خراوەتە ڕووبەوەی کە بکرێ بە بنەمای کارکردنی نەتەوەیەک بۆ خۆگەیاندنی بە سەر شانۆی نێودەوڵەتی و هەبوونی دەنگ و ڕەنگی لە ناو شانۆی نێودەوڵەتیە. باشە کاکسۆر ئەمە ئەرکی دەوڵەت یاخود ئەرکی کەسیە دەوڵەت تاکو ئێستا هیچ شتێکی کردو بۆ ڕاستە پرسیارێکی زۆر جوانە ڕەنگە ئەو دەوڵەتە ئەرکێکی زۆری بکوێتە سەر بەڵام بەتەنیا ئەرکی دەوڵەت نییە چکە ئێمە لە دیپلۆماسیە دوو کارکتەرمان هەیە کارکتەرێکی دەوڵەتی کارکتەرێکی نادەوڵەتی وەکو عەرزم کردی پێشتر کە ڕەنگە کارکتەرە دەوڵەتیەکان و سیاسیەکان هەنگاویان نابێ بەرەو ڕۆیتەوە بەڵام هەنگاوەکان گشتگیر نەبوون و دەستە جەمعی نەبوون بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە لە چوارچەوەی پرۆژەیەکی گەورەی وەکو پرۆژەی دیپلۆماسی کولتوریا کورد باسی ئەوە بکات کە چۆن ئەم کولتورە سەرمایە گوزاری بکە لەم کولتورە و باگراوەندە مێژوویەی کایەتی وەکو جەنابتان ئەزانن کە سەرزەمینمان کە لە سەرەتاوە لە میزۆپۆتامیا و لە ئەو هەموو شارستانیەوە دەست پێکە پاشخانی ئەو هەموو شارستانیەتە لێرەوە دەستی پێکردو بۆیە پێویستە سەرمایە گوزاری لەم پاشخانە گەورەیە بکەین کە هەمانە یەکێک لە تەرحە گرنگەکانی ناو ئەم پرۆژەیە هێنانە ئارای کۆمەڵێک وشەی نوێیە یاخود چەمکی نوێیە بۆ کاری سیاسی و کاری کۆمەڵایەتی لە ناو دەستەی سیاسی و بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە کە ئەویش کاری کۆپیتیشنە واتە ئێمە کۆمپیتیشن ناکەین واتە ململانێ ناکەین بەڵکو ململانەیەکەکەین چوارچەوەی کۆئۆپەرێشنە هەردوو شەکە دراوە لە یەکە ئێستا مەسیاسەتی دەرەوە زیاتر لەسەر ئەم کارانە ئەڕوا ئێمە کارکتەرە نادەوڵەتیەکانمان سەرمایە گوزاری لە کارکتەرە نادەوڵەتیەکانمانەکەین بۆ دیپلۆماسی کولتوری چکە لە هەموو دنیاە گۆرانی بێژەکان و زانایان و ئەکادیمیەکان و ئەوانەی کە لە بواری کولتور و میراتی فەرەنگیا کارەکەن ئەتوانن ئەم چیرۆکانە بگەێنن بە دەرەوەی خۆیانە ئێمە لە چوارچەوەی پیشسازی کولتوریە کەسێکی باڵامان هەیە بەڵام بەداخەوە ئەم دەستە بەس لە ناو خۆمانە باڵایە لە دەرەوە نەیتوانیەوە باڵا بێت نەمانتوانیەوە ئەو دەنگ و ڕەنگە بە شێوەیەکی هۆکاری چێکە نەیتوانیەوە لە دەرەوە کاریگەری هەبێت بەداخەوە لەبەرەوەی کە دابەشبوونە جیۆپۆلۆتیکیەکە وای کردووە کە جوگرافیاکە یارمەتی دەر نەبێ بۆی کۆ دەنگێک دروست بێت لە دەرەوە هەر کەسێک و بەناوی هەرێمی خۆیەوە ئەوەی کردووە ڕەنگە ئەو موزیسیەنە زۆر بە توانایانەی کە مۆسیقای وڵاتانی تورکیا و ئێران و سووریایان بەدەستە نەیانتوانی بێ بەناوێنێتەوەکە خۆیانەوە ئەو کارە بکەن بە حکمیەوەی کە تووشی گیر و گازی سیاسی ئەبنەوە لە چوارچەوەی دەوڵەتەکانی خۆیانە بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە نەتەوەکە بەناوی خۆیەوە قسە بکە و هیچ ڕێگریەکیش خۆشبەختانە کە ئێمە لە چوارچەوەی ئەو توێژینەوەوانەوە و کارانێک کە کردومانە لە کاتی خوێندن لە وڵاتی ئیتالیا لە ڕۆما لە زانکۆی کەتۆلیکا بە هاوکاری کەسانی زۆر شارەزا کە لە چوارچەوەی ئاژانسە نێودەوڵەتیەکانە و هەروەها ئەو چوارچێوانەی کە وەکو ئیندێکسەکانی پێوەری با بڵێن نەتەوەکان وەکو هەموو ئەو ئیندێکسانەی کە هەن وەکو ئێپسۆس وەکو ئەنهۆڵد ئەمانە دەریچی باشمان دۆزیوەتەوە وەکو کەسایەتیش پشتگیری زۆر باشمان دۆزیوەتەوە کاتوانن دەستی باڵایان هەبێت لە گەیاندنی چیرۆکە نەجێڕاوەکانی نەتەوەی کورد. پێویستە چی بکرێت کە بۆ ئەوەی کللتوری کوردی بە دنیا بناسیێنرێت؟ لە زۆر شوێنی تر وتومە ئێمە ینی لە مێژوومانە کە ئەگەر سەیری مێژووی چوار وڵاتی دەور و پشتمان بکەیت کە کوردستان دابش بۆ بەسەریە زۆربەی زۆری ئەو باگراوندە کولتوریەی کە ئەو وڵاتانە شانازی پێواکەن خۆشبەختانە هی نەتەوەی کووردە بەڵام ئەم سەردەستە بوونی وڵاتانە نەیهێشتووە کە نەتەوەیەکی ژێردەستی وەکو کورد ئەم شتانە بەنای خۆیەوە لە دەرەوە تۆمار بکات بۆیە ئێمە لە هەنگاوی یەکەما پێویستمان بۆە هەیە کە لە دوای ئەنجامدانی کامپێنی سەرژمێری کامپێنێک بۆ وشەی کورد ساز بکەین چکە لە ئەساسە
کاتێکاڵی کوردستان کێشەی جوگرافی و جۆپۆلیتیکی زۆر گەورەیە نێتە ئاراوە کە لە ناو نەتەوەی گرتوەکانە هەر لەسەر ئەساسی ئەوە لە ساڵی 46 و لە ساڵی 90 کە هەر یەکە لە پارتی ڕزگاری و جەنابی کاک مەسعود توانیویانە بگەنە ئەوێ بۆ گەیاندنی دەنگی کورد بەڵام سەرکەوتوو نەبوون لە بەرەوەی کە لە چوارچێوەیەکی جوگرافیا داوای مافەکانی نەتەوەی کوردیان کردووە کە ئەمەش ئەرکێکی زۆر قورس و تا ڕادەی مستەحیلە بەڵام لە کاتێک باسکردنی نەتەوەیەکە و براندکردن بۆ نەتەوەیەکی وەکو کورد وشەی کورد ئێمە توانین ئەم هەنگاوە زۆر بەرەو پێشەوەمان بەرێت بە حکمی ئەوەی کە نمونەیەک بێنینەوە لە کاتی ڕێفراندۆمەکەیە هەموو دنیا زۆر بە سەختی لە دژمان وەستایەوە بەڵام وەکو ئاماژەیەک بۆ ئەوەی کە نەتەوەی گرتوەکان وەکو ئەوان نەبوو کەمترین ڕەدلفعلی هەبوو بەرامبەر بەو ڕێفراندۆمە یعنی حاڵەتی بێلایانی هەڵبژار بەڕاستی لەوەی کە بڵێ ئێوە ئەم کارە بکەن پێشگیریتان نەکەین یاخود مەیکەن پشگیریتان ناکەین بەڵام وڵاتانی تر لە بە حکمیەوەی کە پەیوەندی و بەرژەوەندی سیاسی و ئابوووریان لەگەڵ چوار وڵاتی کە کوردستانی بەسەرا دابشکراوە هەیە ئەم هەنگاوە ناتوانێت سەرکەوتوو بێ بۆیە ئێمە پێشنیاری ئەومان کردووە کە براندینێک بۆ نەتەوەیەک بکرێ بە ناوی کوردەوە لە جیهانە و ئەمەش لە داهاتووی نزیکە لە زۆر شوێنەوە ئەم کارە دەست پێکات هەنگاوی دوای ئەوە دروستکردنی دەنگێکی نەتەوەییە کە بەداخەوە ئێمە بە میدیای بەڕێزیشتانەوە هەموو ئەو میدیا جوانانەی ترکە هەن نەیانتوانیوە دەنگێکی نەتەوەیی بن هەمویان هەر لە چوارچێوەیەکی هەرێمی و لە چوارچێوەیەکی داخراوی ناو کۆمەلگاکانی خۆمان ناماونەتەوە بۆ ئێمە پێویستمان بەم هەموو دەنگ و ڕەنگە نەتەوەیانە هەیە کە لە دەرەوەکاری لەسەر باشە کاک سۆران سپاس بۆی کە ئەمڕۆ لێرە بێت و گفتوگۆمان کرد بەخێر بێت. زۆر سپاس بۆ سەلامشتان.